من أختر حاجة شەوڕەفی سووسێم لە 96ەوە خەڵک فێرەکەم بەڵام لە 2005ەوە لەگەڵ مرورە ئێمە فێریانەکەین ئەوانیش تەدریبیان تەرایان پێێن بزانن باشن ینی بۆ هەڵسانگەنی ئەوان کە بەدڵیان بوو دەریاچێنن بەدڵیان نەبوو چەندوانەیەکی بۆ ئەنووسێ و ئێمەژە چەندوانیان پێ لێ خوڕینەوانێ و ئایان نێرینەوە تەرایی ئەمە بەنسبەت فێربوونیانەوە. من پێشەوە لە ماڵەوە ژنی ماڵەوە بووم مناڵ تقریبان حەو مناڵم هەیە لەخوا بەزیابێ 4 کچم لەسەرێک بوو اینجا خواستە کوڕیشیاوە لەخوا بەزیابێ هەمووی مەکتەبم پێ تەواو کردوون. لە ماڵی باوکم جێبوو مەشینەمان هەبوو بە جێبوو مەشینە خۆم فێر کرد و ئیتر هەر ئەمزانی کە هاتیشم شوم کرد هەر ئەمزانی جێبوو مەشینە لێ بخۆڕم سیاری کە لێ بخۆڕم ئەمزانی من وەڵا هەموو شتێک لێ خوڕم بۆ لێ خوڕین بەس هەر خصوصیم هەیە لەبەرەوەی من چکێ هەر خەڵک ژنان فێرەکەم هەر خصوصیەکەم هەڵبژاردووە ئەینا بە سیاقەت هەموو سیارەیە دەتوانم لێ خوڕم خۆمەر گشت خصوصیەکاڵێمەوانەیە بۆ ژنان بە تایبەتی ژنان و کچان ژنان زۆری ئۆتۆماتیک دەرێنن چکە ئۆتۆماتیکە بە تایبەتی ئێستا سلێمانی زۆر قەرەباڵغ بووە جاران عادیشان دەرێنە بەس ئێستا زۆری ئۆتۆماتیک لەبەرەوەی زیاد لە حەد جادەکەمان قەرەباڵغا ئۆتۆماتیکە سەلامەتترە بەس بە تایبەتی کە ژن زۆر باشە بێ مەتەمەن تەمەن 18 ساڵە و 19 ساڵە زۆر زوو فێرترە بن لە 30 و چلەکانیانە وەڵای لە حساب نایە زۆرم فێر کردووە بڵێم 30,000 کەسم فێر کردو زیاتر کەمترم فێر نەکردووە ئێستا زۆرتر خەڵک دەرێنێ بە تایبەتی ژنان زۆر پێیان خۆشە بە تایبەتی چونکە ژن لە ژن ئەگات من زۆر بە تاحملم لەگەڵ یانە چونکە بە تایبەتی ئەگەر زۆر بە تاحمل نەبی ئەو فێرە بێ لەبەرەوەی فێرەبێ نازانێ ئیتر تا باشیانەکەین ئەیەوێت وەڵای بەڕێی من هەموو ژنێک کە هەموو کچێک ئەبێ بە 1 ڕۆژ بێت بۆ فێربوون زۆر باشترە و زوو فێریش ئەبێ و زۆر وریاشە بەڵام ئێستا هەموو کەس هەر زۆر هەوڵەیە لە ژن و لە کچە کە زوو فێر بن بێن. سەریم لەولاکە هەردوو لە کە نەبوو تۆ وردە ڕۆی بابە پەلەمەکەەوەش تەکسیە ڕۆە پەلەمەکەەوە بە ماتۆڕش بڕوە کەزانی و هەردوو لانەیە بڕۆ فەرموو وەرەوە دەستی ڕاستەکە بۆ تۆ سەلامەتە سێری بە ئاوێنە بە ئاوەڕانەوە ناوچەی کوێر هەمووی سیر کات بۆ ئەوەی بزانی سیارە هەیە نییە زەلام هەیە نییە هەر ڕێک بڕۆ بابە دائیم دەستی ڕاست بگرن نیومەتر لە سیارەکە دوور بە ترسن نییە لی نایت وەڵایی من هەر حەزم کرد ژن زۆر بکەم مناڵ بووم چوون بۆ بەغا تقریبا 7 ساڵە بووم ئەمبینی ژن لێخڕێتم لە شەر بەمش خۆم فێری ساغیکەم تا هەموو ڕۆژێ 8:30 بۆ ئێرەکانە هەتا دەوری 34 لێرم لە 34 ڕۆمەوانێ ئەوان لەوانەیە بەقەی منیان پێ خۆش نەبێت کە بۆ هیلیانەکەم زۆر مستاحیشم لەگەڵ ژنە بەس من پیاو فێر ناکەم هەر ژنە وەڵی ئەزانی چێ ژن ئێستا من کە هەڵم بژاردووە چونکە کوڕەکانم هەیە پێویست ناکە ئینا من هەر وەکو دایکیان وام وەش و پوریان وام لەبەرەوە حەزەکەم ژن زۆر کەم دائیم کە ئەوەستی جادە مەگرە ئیشارەتی دەستی ڕاست بە سێری ئاوێنە بکە قراغی شۆستەکە نیومەتر بەجێ بێڵە و لە قراغەکەی بوەستە ئەمە وەستانی ئەمە ئەی بە پارک پی وەستانەوە بەگە ئەم برێکاڵەی تۆ سەیری ئەم لەولاکەی بەدەستی ڕاست ئەیکەیتەوە بزانە سیارە هەیە یان نییە زۆر پابندی هاتوچۆ ئەبن بۆ چکە ژنان بە قانون فێرە بن بەس پیاوان هەرەو دەقەیە جۆی نایانێ ژنان زۆر باش هەر لەگەڵ فێرێکی زۆر بە قانونی شتەکانەکات ژنان ئەترسن مەوزوعیان چییە بڕیان بوو مەوزوعیانەوەی مەسەرە بە تەمەنی 40 ساڵی و وەمەنیە دەبا هەش دەبێ وە کچێکی 18 ساڵ بزانە چەند باشترە بن لەوان کە فێرە بن زۆر لە پیاوەکان باشترن زۆر گرنگە زۆر هەر بەڕێی من پێ دەڵێ مەڵێم لە 18ەوە هەوڵ بە ئەگەر شوشیەکەی خێرا بێت
خۆی فێرکات باشە. بەڕێی من کەس لێی نەخڕێ بێ ئیجازە بێت بۆ نووسینگە فێریەکا و ئیجازە شیاتێ و زۆر باشیش زۆر گرنگیشە زۆر ضرورە بێ ئیجازە لێی نەخڕن باشە بەڕێی من.